کات و ساتێکی هەڵخەڵەتێنەر تێکەوتووین لای کەسانێک دەستەواژە ئەخلاقیەکان ئاوەژوو بوونەتەوە درۆزن بانگەشەی ڕازگۆی و خیانەتکار هەڵای دەستپاکی دەکات و کەسانی هیچ لە باردا نەبوو قسە لە باری گشتی دەکەن. ساڵانێک لە پاڵ مودەتێک شەڕی گەرم لەگەڵ ڕژێمی بەعس شەڕی براکوژیان کرد و دواتر بە ناوی شۆڕش و قوربانی دانەوە بە خەڵکیان فرۆشتە و بەدەیان قاتیش قەرەبووی مادیان وەرگرتەوە. دوای 8 ساڵە ئەنفالی بارزانی و کیمابارانی هەڵەبجە و سێوسێنان و ناوچەکانی دیکەی کوردستان بۆ بەرژەوەندی تەسکی حیزبی ڕویان لە بەغدا کردەوە و دەستیان خستە دەستی تاوانەوە و تا ئێستاش خێروبێری بەغدا بۆ کەسە پلە باڵاکانیان دەڕوات و کۆمپانیەکانی حیزب کیسەیان بۆ تەندەرەکانی ناوەڕاست و خوارووی عێراق دووریوە. بەڵام کاتێک پەرلەمانتارێکی لایەنێکی دیکەی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە ڕەخنەیان لێ دەگرێت و ژێر بەڕێیان بۆ خەڵک دەخاتە سەربەڕە خراپ پێی تێک دەچن و گوێ لە مشتەکانی خۆیانی لێهان دەدەن. بەپێی راپۆرتی کۆمپانیای دیلۆیت کە چاودێری و وردبینی داتاکانی نەوتی هەرێمی کوردستان دەکات لە ساڵی 2021دا سەرەڕای دزیە لابەلاکانی پارتی و یەکێتی 6 تریلیۆن دینار لە فرۆشتنی نەوت بۆ خەزێنی حکومەت گەڕاوەتەوە. بەڵام ئەم ساڵ تاکە دینارێکیش لە فرۆشتنی قاچاغ و ئاشکرای نەوت بۆ بودجەی گشتی نەگەڕاوەتەوە. لە ساڵی 2024دا بەغدا 11 تریلیۆن دیناری بۆ هەرێم ناردووە. هێشتا دەسەڵاتدارانی هەولێر بەغدا بەستەمکار دەبینن، بەڵام ئەوەی خۆیان کە دەست بەسەر موچەی هاتوو لە بەغدا دەگرن و داهاتی فرۆشتنی نەوتیش بەتەنکەر بۆ خەزێنەی دارایی ناگێڕنەوە بە ویژدان دەفرۆشنەوە. دەسەڵاتێکی بەرچاوتەنگ ئامادە نەبێت لە 4 تریلیۆن دیناری داهاتی ناوخۆی ساڵی 2024 نیو موچەی موچەخۆرانی هەرێمی لێ بدات. چ نیشانەیەکی خێر و چ ئاماژێکی چاکەی لێ چاوەڕوان دەکرێت؟ جێی نیگەرانیشە سەرەڕای ستەمیان پارتی و یەکێتی بە درۆ و بوهتان و فرۆشتنەوەی خیانەت بە خەبات و شاردنەوە و تاڵانی و داهات و تێبەردانی دەیان و سەدان میدیا و پەیجی دابەستە و وابەستە دەیانەوێت ڕاستیەکان ئاوەژوو بکەنەوە و هەر کەس ڕەخنەیان لێ بگرێت تۆمەتباری دەکەن. ئەوەشی هەستی بە مەسئولیت نەکردووە دیارەوەکو هەمیشە لە دوورەوە قسەکەن. وتەبێژ و وتاربێژەکانی دەربارەی سەرکردەکانی پارتی و یەکێتی لە پێناو دەستخۆشی و سەفتەیەک دۆلاردا ئامادەن پەلاماری هەر دڵسۆزێکی خاک و وڵات بدەن کە لە بەرژەوەندی خەڵق قسە دەکات. ئەوان گامێشی کەمتەرخەمی دەسەڵات دەکەنە مێش و چاوی گشتیش لەسەر بۆ گەنیەکانی حکومڕانیان لا دەبەن و چەواشەکاری دەست پێ دەکەن. لە دوورەوە قسەکەن حکوومەتی هەرێم ئەمەی نەکردووە ئەوەی نەکردووە ئەمەی چارەسەر نەکردووە.